ساڵانە و لەگەڵ هاتنی وەرزی هاویندا و بە چەندین هۆکاری نادیار لەسەر ئاستی ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان سەدان هەزار دۆنم زەوی کشتتوکاڵی و ڕەز و باخ و پوش و پاوەندە سووتێن. بەو هۆیەوە زیانێکی زۆر بەرج و تیاران و گوندنشینان دەکەوێت. ئەوەشی نیگەرانی ئەوانی لێکەوتوتەوە ئەوەیە تا ئێستا ژمارەیەکی زۆر کەم لەو کەسانە دەستگیر کراون کە دەبنە هۆی ئاگرکەوتنەوەکان. هاوکات دەشڵێن دوای ڕووداوەکان تا ئێستا هیچ کەس و لاینێک با مەبەستی قەرەبووکردنەوەیان سەردانی نەکردوون. وەڵی کاکە ئەمە پێویستە لێکۆڵینەوەی لێ بکرێ، پێویستە بە دوچینی بکرێ، بەڵام یعنی حکومت بەس فریای خۆیەکەوێ کاکە، بەس فریای خۆی ئەکەوێ، فریای ئەو خەڵکە ناکەوێ، یعنی بەم شێوە نابێ هیچ کەس ناتوە. ئەوە یەکەم کەناڵن بێن دەست خۆشتان لێەکەین. زۆر سپاس. ئەمە بە ملیارەها تەیر و تۆڕیشتانە بێ لەوە ڕزوباق ئەوە نام چەندێک لە وەرگای 4 دەیستان و وەڵڵی حکومەت هەقی وای ئەوانە بیگرە حکمیاندا، ئەمانە شتێکەم نییە، ئەگەر بیانگریە ئەگەر بزانێک هەیە حکمیاندا ئەمە هینیان لەگەڵ بکار، ئەمە نابێ ئەوە ئەم جەریمەیە بکات ساڵێن نیە دوان نیوەزانانی ئەمە چەند جەریمەیە گەورەیە ناوەڵڵی هەتایسە کەس نهاتوو نەوەڵان مەگەر خۆت بچی بەرێ باخم سوستاوە و ڕزم سوستاوە ئەم شتانە نەوەڵان کەس نهاتوو ناوەڵڵا نهاتوو. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت باپی مادەی 477 لە یاسای سزادانی عێراقی پێویستە ئەو کەسانەی دەبنە هۆی ئاگرکەوتنەوەکان سزای مادی بدرێن و دواتر زیندانی بکرێن. سەبارەت بە قەرەبووکردنەوەی جوتیارانیش جەلال محەممەد ئاماژەی بەوە کرد لەسەر حکوومەت پێویستە ساڵانە بودجەیەک بۆ قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی ئاگرکەوتنەوەکان تەرخان بکات. ئەمەش دابەشە بێ بۆ دوو بەش، بەشێکیانەوەی کە لەلایەن هاوڵاتیە بەلایەن خەڵکەوە بەرهەمەکانیان ئەسووتێنرێ کە ئەمە قانونی هەیە کە لە قانونی عقوباتی عێراقی مادەی 477 کە ئەم مادەیە تهدیدی ئەوەی کردو و کەسانی کە عەمدەن زیان بە بەرهەمی خەڵکە گەێنن کە هەم حەبسەکرێن و هەم لە هەمان کاتیش پێیان ئەبژێرێت بە ئەندازەی ئەو زەرەرەی بە خەڵکیان گەیاندووە کە ئەمە ڕێکارەکانی دیارە و ئوسوڵێ. بابەتێکی ترمان هەیە کە با بڵین جوتیاران زەرمەند دەبن بەهۆی هۆکارێکی سروشتیەوە یا با بڵین بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما جاروایە بەرهەمەکانیان ئەسووتێنرێ کە ئەمیان مەفروض وایە لە میزانی ساڵانەی وڵاتە بودجەیەکدا ئەنرێت بۆ ئەو زیانانەی کە ڕوو لە وڵاتەکانی تر دیار نین چەندن. دواتر لە ڕێگەی سەرۆکی حکوومەت و حکوومەتەوە ئاراستەی محافظ و یەکە کارگێڕەکان دەکرێت. لە ڕووداوەکانی ئاگرکەوتنەوەدا جگە لەوەی زەرەر و زیانێکی زۆربەر ڕەز و باخ و زەوی کشتتوکاڵی هاوڵاتیان و جوتیاران دەکەوێت، هاوکات چەندین ئاژەڵ و باڵندەی کێوی لەناو دەچێت و زیانێکی زۆریش بەر ژینگەی کوردستان دەکەوێت. بەو پێی ڕوبەرێکی زۆر لەدار و درەخت و سەوزایی لەناو دەچن کە ئەویش کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لەسەر کەمکردنەوەی ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان کە تا ئێستاش ڕێژەکە زۆر لە خوارستانداری جیهانیەوەیە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.